هەر شارێکی هەرێمی کوردستان خاوەنی تایبەتمەندیەکی خۆیەتی، جا ئەو تایبەتمەندیە لە خواردن بێت یاخود جلوبەرگ و دەستەواشەی ئاخاوتن. لەم راپۆرتەدا سەرنجشان بۆ خواردنێکی تایبەتی سلێمانی ڕادەکێشم کە تایبەتە بە شارەکە و ئەویش دەڵەمەیە یاخود دەڵەمەی سلێمانی. لە شاری سلێمانی تەنیا چەند خانەوادەیەک دەتوانن ئەم خواردنە دروست بکەن. یەکێک لەو بنەماڵانش خانەوادەی کاروان محەممەدە. لە کۆتایی هەشتاکانەوە ئەم بنەماڵەی لەسەر شەقامی مەولەوی نزیک بازاڕی دەبۆکە ئەم بەرهەمە دەفرۆشن و لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی زۆر گەرمی لێ دەکرێت. من ناوم کاروانە، خەڵکی سلێمانیم، خەریکە میشەین، شەکەمان ئەوەیە کە دەڵەما ئەفرۆشین، خۆم براگمین، چەندین ساڵ لە خەریکە میشەین، لە نەوەیەکەوە خەریکە میشەین. دەڵەما خوانی کوردەواریە، پێکاتوە لە شیر و هەوێن، بڵێن شیری وشکی بێچەوریە، بێشەکرە، بێنشاستەیە. خەڵکی سلێمانی بە عام خەزی دەدی بەڵێ. تایبەتە بە شای سلێمانی ئەم خواردنە. وەزبار خەڵک زۆر حەزیلێتی. هاوڵاتیانیش بەبێ جیاوازی تەمەن و ئاست بەو پەڕی تامەزرۆییەوە چاوەڕوانی هاتنی سەرەکەیانن بۆ ئەوەی بەدەست و پەنجەکانی وەستا کاروان قاپێک نۆش بکەن کە هەر قاپە و نرخی تەنیا 500 دینارە. وەڵایی دەستخۆشییان لێگەم خواردنێکی خۆشە و هەموو هەفتەیە و هەموو ڕۆژەیەم سەری لێم لێ خۆم و خۆشترین خواردنە. هەموو ڕۆژێنەی ئەمدانێکی لێ نەخۆشێتە بوو بەخوا خۆشترین خواردنە ئەو خۆی ێزانێ هەموو جارێ هێم لێ خۆمە لێرە ڕم لێ خۆم لێ و هێمە لێ خۆم خۆشترین خواردنە دەستخۆشییان لێگەم. وڵی دڵی من و شتێکی جیاواز حەزم لێ ئەمە شتێکی تایبەتە بەڕاستی حەزەکە هەر ئەوەیە دڵی من وڵە هەر جمعەیە بێمە بازار لایەن پیاوی خۆم هەنێک خواردنێ تایبەتە شەربەتێکە ئەمەیە هەنشتی تایبەتەیە جمعانێمەی خۆم زۆر هەر تایبەتە بە سلێمانی هەر تایبەتە بۆ عایلێ جواب بزانم دڵنیامەرم عایلەی زانن کەسی کە نایزانن بە ساقی دەوەشتان ساق بێ دڵی من کاکە جار وڵی من حەزم لێتی هەر لە مناڵی دڵما خۆم من هێتر هەر هەفتەی جارێک هەر ئەی خۆم و ئەم دەڵەمە تایبەتە بە سلێمانی بەڵێ بەڵێ تایبەت بە سلێمانی. لەگەڵ زیاتر قەرەباڵغبوونی بازار و هاتن و نزیکبوونەوەی هەر بۆنەیەک بازاڕی کاروان قەرەباڵغتر دەبێت و زیاتر لە هەر ڕۆژێکی دیکە سینی زیاتری خاڵی دەباتەوە ماڵ. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.